أي مطربي حريفا دست كبناخ مخواني أي مطربي حريفا دست كبناخ مخواني أوازي تو يا بودل ودفعك خماني أوازي تو يا بودل ودفعك خماني. بس خوش سپاس. ترسيها بو والله ترسم زۆر ڕەنگی دەنگی تۆ خۆشە. بەڵام هەستەکەم تۆزێ سادەیە، دڵنیاشم کە ئینسان زۆر سترێسە بێ، زۆر ئەشڵەژێت کاریگەریە کاتە سەر تەکنیکەکان. بەڵام وەکو دەنگ من حەزەکەم شانسێک بە. زۆر سپاس. منیش بۆ تاڵام ئەڵێم بەڵێ، زۆر سپاس. بەڵام بتواب زانەمە شانسێک کە ئەدەینێ بۆەوەی بۆ قۆناغی داهاتوو تەمرین زیاتر بکەیت. من وەک عزیزانتر پێت شانسام کە ئینشەڵا کە توانین لەم دوو مانگە شتێک پڕخۆدەتر ئامادەکە بیخوێنی بۆ قۆناغی تر بۆ دەحفێکتر. زۆر سپاس. من چێژم بەڵێ زۆر سپاس. وە سێ بەڵێ. زۆر سپاس. هەر وەرە. دەرەم کرد. دە پەرفۆرمانس عجبان گەلۆ. گەر تتخوازی ببی یەکەمین گۆداش بۆ پەرفۆرمانسێ نۆ مەبشۆپینە.